ئەزیزان لا تەوەری سێمدا باس لە وشاری تاکەکەین بگومان ئێستا لە هەر کاتێک زیاتر پێویستمان بەوەیە کە تاکەکان هۆشیار بن بۆ پێیکە کۆمەڵگا بەرەو با بڵێن گرفتی سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی و ئابووری و زۆر شتا تێپەڕەبێت و بێگومان ئەمەش کاریگەری ئەوەیە کە ئێمە تاکێکی هۆشیارمان نییە زۆر جار ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریانەی ژیان ببنەوە و تاکی هۆشیار کاریگەری خۆی هەیە بۆ پێیکە هەر وڵاتێکی پێشکەوتو لە تەکی هۆشیارەوە دەتوانێت سەرچاوە بگرێت و کاتە خێزانێکی تەندروستە و کاتە کایەکی پەروەردەی گرنگ لایانی زانستی وڵات و لایانی ئابووری وڵات بەرەو پێش دەچێت و بێگومان ئەو وڵاتانەشی کە پێشنگن لەمەیە ئەوە دەسەلمێنن کە وشاری تاک چەندێک گرنگی هەیە ئێمەش بێگومان تاکی هۆشیارمان هەیە بەڵام هەمیشە گرنگە خۆمان لە هەموو لایەنەکانی ژیاندا وشارتر بکەینەوە و ئەگەر کێشەیەکمان هەبێت چارەسەری بکەین و بتوانین بە ڕۆشنبیری و بە وشاریەوە هەنگاو بنین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دکتۆر ئەحمەد جەمالمان کردووە کە لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمانایە دکتۆر ئەحمەد سڵای خوارد لەبێت ئەم کاتەت باش سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان باس لە وشاری تا بکەین مەبەستمان لێی چییە؟ بسم الله الرحمن الرحیم سلامی خواتان لێبیت دەستخۆشی بۆ ئەو بەرنامە جوانەی کە پێشکەشی دەکەن لەشتان ساغ بیت سەرکەوتوو بن بەڕاستی هەر مرۆڤێک کە خوای پەروەردگار بوونی پێبەخشیوە و لە نێو بەڕێکردنی ژیانیش ئازادیەکان زیاتر بەها باڵاکان و گەشتەکانی ژیان جوانتر دەکەن بۆ هەر مرۆڤێک ئیدی وێزگەکانی ژیان لە قۆناغەکانی مرۆڤ بە زۆر شێوە و ڕوخساری جیاواز دەبیندرێن جێخۆیەتی لێرە ئێمە ئاماژە بکەین قۆناغەکانی مرۆڤ لە هەر ئاستێکی تەمەن کە هەست و هۆشیاریەکی ڕێک و تەواوی لەگەڵ بوو مرۆڤ بەرەو چێژەکانی ژیان بەرەو خۆشیەکانی ژیان دەبات ڕاستەوخۆ ئێمە بینە سەر ئەو قۆناغی ئێستا کە خەڵکی هەرێمی کوردستان تێیدا گوزەر دەکا چەند ساتێکی مێژوویی و زێڕین و دەرفەتی زۆر گەورن ئەو قۆناغانەی ئەم چەند ساڵانەی ڕابردوو لەژێر دەسەڵاتی حکوومەتی کوردیەوە خەڵک بە جۆرێک لە ئەمەل و ئومێد و هیوا مەداری دەکرد و سەرنجی دەدا بەوەی کە دەسەڵاتی کوردی جیاواز لە حکوومەتەکانی پێشوو یا لە خولەکانی پێشووی پەرلەمان چاوەڕێی دەرکردنی یاسا و قەراری جیاواز بوون و بەڕێوەبردننی ئیدارەیەکی دیکەی گشتی لە خەمی هەمووان بەڵام لەبەر نەبوونی هۆشیاری گشتی خەڵک کە نوێنەرانێکی ناردبوو بەڕاستی لەو ئاستە نەبوون و نەیانتوانی بە شێوازێکی گشتی خزمەتی خاک و وڵات و نیشتیمان کەن و هەر لە یەکێک لە سێکتەرەکان خەڵکانێک کە بە ڕۆڵی خۆیان هەڵنەستان لەوەی کە لە ژێر فەرمانی ئەو ئەستی بەرپرسیارەتە کار بکەن ئەوە بینیمان کە بەدەیەها گرفت و کێشە کەڵەکە بوون و لە سکاڵای خەڵکیشەوە نەک وەڵامیان نەدایەوە بەڵکو بە ئومێدی چاوجەڕانەوە بە هەندێک ئیش و کارەکان دیسان گرفتەکان لەو سەر لە گرفتێکەوە بوون بە چەندین گرفت و کێشە ئیدی ئەوە بەڕاستی بابەتێکە وردەکاری زیاتری دەوێت ئەوەی لە خزمەتی جەنابتان وەکو وەڵامێکی کورد لە پرسیارەکەم من ئەوە بڵێم ئێستا دەرفەتێکی زۆر زێڕین لەبەردەستە ئەو گرفتانەی کە لە پێشوو ئاماژەمان پێکرد ئێستا لە بەردەم هەڵبژاردنێکی بەڕاستی وەکو دەڵێ گەورەین ئەو هەڵبژاردنەی کە تۆ لەگەڵ ئەمانەتی دەنگدانەوە دەتەوێت کەسێک هەڵبژێری دەنگ بە کەسێک بدەیت بۆ هەڵبژاردننی ژیانێکی پڕ لە گۆڕانکاریە و ژیانێکی پڕ لە ئەمەل و ئومێدا و دەستپێکی ژیانێکی نوێیە لە دەرکردنی کۆمەڵێک پرۆژە یاسای نوێ و ناردنی چەند خەڵکێکی نوێ بە ئەمەل و ئومێدی خزمەت بە وڵات و نیشتیمانێک کە تێیدا هەموو لایەک دڵخۆش بن شادومان بن ئەوەش پەیوەستە بەوەی وەکو دەگوترێ چۆن کۆمەلگا پێناسەی کۆمەلگا بریتیە لە چەند کەسێک و دواتر چەند خێزانێک دواتر کۆمەلگا پێکدێت جا ئەگەر تاکی کۆمەلگاش وشیار بوو ئەکید دڵخۆشیەکان ڕوولا خێزان و دواتر لە بنەماڵە و دواتر لە حکوومەت یا لە کۆمەلگا بەگشتی سەرنجامە باشەکەی دەبیندرێ بە ئیزنی خۆ. زۆر باشە دکتۆر ئەحمەد ئایا پێویستە تاک تەنها لە بوارێکی دیاریکراودا وشیاری وەربگریان پێویستە لە هەموو بوارەکانی ژیاندا تاکەکان وشار بکرێنەوە؟
بەڵێ بەتەکید لە هەموو ئاستەکان و لە هەموو قۆناغەکان پێویستە مرۆڤ وشیار بێ تەنانەت قوتابیەک لە سەرەتایی چوونە نێوناوەندەکانی خوێندنەوە ئەگەر وشیارانە لەگەڵ ئەرک و مافەکان مەدار بکە قوتابیەکی بە بەرهەم دەبێت و مامۆستاکانی ماندووناکە و لەو شوێنەی تێدا گوزەر دەکا بە ئاسایی و بە ئاسانی پرۆسەکانی خوێندن بەڕێوە دەچن و خۆی دەبێتە هۆی باشتر وەرگرتنی فەهم و زانیاری و ئاسوودەی و دڵخۆشی لە نێو هاوڕێیەکانی و دواتر قوتابخانە و ناوەندەکەی خوێندنیشی و وەکو نمونە باز دەکەم دەبێتە مای باشتر بەڕێوەچوونی ڕێڕەوە ئاسایەکانی ژیان وەرە لە سەروی ئەوە لە قۆناغەکانی سەروی ئەوە لە ناوەندەکانی خوێندن لە ئاستی بۆ نمونە ناوەندی و دواناوەندی لە زانکۆ و کۆلێژ و پەیمانگا لە فەرمانگایەک بە هەمان شێوە ڕاستەوخۆ بێ و ناو ماڵ لە هەر ماڵێکدا چەندین ڕێسا و یاسای گشتی هەنە ئەگەر ئەندامەکانی ئەو ماڵە هۆشیار بوون لەگەڵ یەکتر بە هەستێکی پڕ لە دڵسۆزی خەمخۆری خۆشەویستی مەداریان کرد ئەو ماڵە ماڵێکی نمونەی دەردەکەوێت لە نێو خزمەکان لە نێو دراوسەیەکان و لەناو ئەو گەڕک و شار و شارۆچکەی کە تێیدا هەیە چ جای ئەوەی کە میلەتێک بیەوێ گۆڕانکاریەک بەدی بهێنێ لە ڕێی ئاستی هۆشیاری تاکەوە ئەو گۆڕانکاریە دەبیندرێ هەموو ئەو وڵاتە پێشکەوتوانەی جیهان کە ئێستا دەبینی وڵاتیان بەرەو سیستەم ڕۆشتووە و بە شێوازێک خزمەتی هاوڵاتی دەکرێت وڵات بە شێوازێک بەڕێوە دەچێت کە کەمترینی گلەیی و گازاندە دەبیسترێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی هۆشیاری تاکی خەڵکەکەیانە لە بەردەم هەڵبژاردننی سەرۆک و یا نوێنەرەکانی خۆیان لە پەرلەمان و لە دام و دەستگا بەرپرسەکان بەڕاستی ئەم هۆشیاریە زۆر گرینگە و ئێستاش میلەت لە بەردەم بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە کە چێ دەنێرینە پەرلەمان دواتر بە چ شێوازێکی دیکە خزمەتی ئەو خاک وڵات و نیشتیمانە بکرێت. دکتۆر ئەحمەد ئێمە زانین کە هەموو تاکێک پێویستی بە وشاریە بەڵام ڕەنگە هەموو کەس نەتوانێ وشاری بات بە تاکەکانی کۆمەلگا لەو لایەنانەی کە گرنگن کەواتە کێ بەرپرسیارەتی ئەوەی لە ئەستۆیە کە وشاری بە تاکەکان بگەێنێ ئایا ئێمە ئاستی جیاوازمان هەیە بوو ئەمە؟ بەڵێ بەتاکید هەر کەسێک لە ڕۆڵی سەرشانی خۆی دەکرێت لە خودی خۆیەوە دەست پێ بکە گۆڕانکاری بە کەسێک ناکرێت تا لە خودی خۆیەوە گۆڕانکاری نەکە و کەسێک چاکەکاری پێ ناکرێت تا لە خودی خۆیەوە هەوڵی کەسێکی چاکەکار نەبیت فەرمانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کاتێک کە خوای پەروەردگار ئەوەی پێسپاردوون لە ڕێی وەحی و سروشتی خوای پەروەردگارەوە ڕێڕەوی کارەکانیان بەڕێکەن بەڵام لە خودی خۆشیانە مرۆڤی چاک و پاک و هوشیار بوون و ئاەتەکەی خوای پەروەردگار ئین الله لا یصلح عمل المفسدین کەسێک بێ باسی چاکەخوازی بکات کەسێک بێ باسی ئەوە بکات کە من هۆشیارم من دەمەوێت چاکە بکەم ئەگەر لە خودی خۆیدا کەسێک ڕۆڵی بەرپرسیارەتی هەڵ نەگرت بێت و هۆشیارانە مەدار نەکات ناتوانێت ببێتە سەرمەشقی باشکردنی خەڵک. دواتر هۆکاری هۆشیاریەکان بەشێکی پەیوەستە بە ناخ بە بیر و باوەڕ بە مەبدە کەسێک کە مەبدەئی نەبیت ئەمڕۆ لە هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن کۆمەڵێک خەڵکمان بینی ڕاستەوخۆ کە بەربژێرێک دەچوو قسەی لەگەڵ دەکرد لە بری ئەوەی لە خەمی پرۆزە یاسا بێ لە خەمی بوژانەوەی وڵات بێ لە خەمی بەهێزکردنی سێکتەرەکانی ئەم قواری هەرێمە بێ ڕاستەوخۆ لەوانەیە بە چەندین بەربژێر گوترابی تۆ دەتوانی بڕێک لە پارە بدەیە خەڵک تۆ دەتوانی چ وعد و بەڵێنێکمان پێ بدەیت تۆ لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە هەتە تا چەند خۆراگر بووی و بینیمان بەداخەوە هەندێک لە ئاستی بربژێرەکانیش مەبدەئێکیان لێ نەبیندرا بە جۆرێک وعد و بەڵێنیاندا کە بەڕاستی ئەوانە ئەوە نەبوون کە خەڵک متمانەیان پێ بکایە ئەمانەتیان پێ بسپێرێ بۆیە بەڕاستی بابەتی هۆشیاری بابەتێکی گشتگیرە و دەکرێت ئێمە بڵێین کات لە بەردەستماوە هەر کەسێک هۆشیارانە بڕیار بدات و بیەوێ گۆڕانکاری بکات ئێستا لە شوێنی و پێگەی خۆیەتی لە بەردەم مەسئولیەتێکی زۆر گەورەی لە بەردەم نووسینەوەی مێژوویەکین بۆ بنەماڵەکان بۆ ئەو میلەتی هەرێمی کوردستانە و دواتر بۆ بەدەستهێنانەوەی ئەو سەروەریانەی کەوا هەستمان کردووە حکوومەتێک یا حیزبێک یا دەسەڵاتێک یا دەستێوەردانی نێودەوڵەتی هۆکار بوون بەڵام ئەمڕۆ کە میلەت هۆشیار بوو لە هەستان بە ڕۆڵی بەرپرسیارەتی لە ئەمانەت سپاردن بەڕاستی ئەمەلی زۆر هەیە کە ئینشاءڵڵا گۆڕانکاری باشتر بەڕێوە بێت. زۆر باشە دکتۆر ئەحمەد ئەگەر تاکێک بێت خۆی وشار بکاتەوە لە لایەنە جیاوازەکانەوە باشترین سەرچاوە چییە کە بتوانێت خۆی پێ وشار بکاتەوە ئایا چوونی بۆ خولە یاخود کۆڕ و سیمینارە یان خوێندنەوەیە چۆن بتوانێت وشاریەکی تەواو لە سەرجەم بوارەکاندا بەدەست بێنێت؟
ڕەحمەتت لێبی پرسیارەکەت لە سۆنگەی هەستکردنی بەرپرسیاریەوە بوو بەڕاستی هۆکارەکانی هۆشیاری ئاگایی گرنگن یەکێک لەوانەی کە باسم کرد بوونی مەبدە لە قەناعەتی هەر کەسێکدا بوونی هەبوو و باوەڕێکی بەهێز تۆ هەست بە چاودێری خوای پەروەردگار بکەیت تۆ کەسێکی خاوەن دەنگێکی ئازادی و تۆ کەسێکی ڕۆڵی مرۆڤایەتی لە نێو زەوی تاکەخوازیە دەی تۆ هەر کەسێک مەبە بە جۆرێک لە جۆرەکان فەرمانت پێ بکرێ و ڕاستپاردە بکرێ و نەزانی حەق لەکوێیە و ناحەق لەکوێیە پشتیوانی لە حەقکە و خۆش ڕۆڵت هەبی لە جێڕانەوەی سەروەریەکان بۆ وڵات و خاک و نیشتیمان و لە خودی دەنجی خۆت وەکو کەسێک کە هۆشیار بی مەبەستم لە هاوڵاتیانی بەڕێزە ڕاستە و خۆتۆ دەبێت چەندین کەسی دیکە و کاریگەریەکی باشت دەبی و هەمیشە لە نێو کۆمەلگە پێشکەوتوەکان کاتێک کە گۆڕانکاری کراوە لە بیرکردنەوەی کەسێک بووە وەکو قائیدێک وەکو سەرکردەیەک وەکو سەر مەشقێک جاجاری وهەیە کەسایەتیەک بووە ئافرەتێک بووە کچێک بووە یا گەنجێک بووە لە جیابازی تەمەنەکانی کاتێک کە بیری لە خەیاڵی خۆی بە جۆرێکی نوێخوازانە گۆڕانکارانە بیری کردوتەوە ڕاستەخۆ بۆتە هۆی فریاد ڕەسی بۆ میلەتێک بۆ نەتەوەیەک لە سەرنجام وڵاتێک بنیاد نراوە بە گەشانەوەیەکی پانتافراوان لە هەموو ڕوانگەکانەوە بۆیە بەڕاستی هۆشیاری تاک بابەتێکی زۆر گرنگە دواتر هەر لە سۆنگەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەستپێکردنی ئەو هۆشیاریە لەو کاتەوەیە کە زیاتر بخوێنیەوە سەرنجی باشتر بدەیت دەقت بە سیفەتانێکەوە نەگرت بێت کە لە دەوروبەری خۆت بیندراوە کەسانێک بۆ نمونە زەخت و زۆریان لێکراوە آخر بەرهەمی ئەو دەنگە لەکوێیە تۆ بە قەناعەتی خۆتەوە کەسێک هەڵ نەبژێری تۆ نەتەوێت گۆڕانکاری بکەیت تۆ لە قەناعەتی خۆتەوە بڵێ جاوە دەسەڵاتێکە و ئەوانەی کە هێز و چەچیان لە بەردەستە هەر ئەوانە شتیان پێ دەکرێت ئەوە بەڕاستی بڕیارێکی هەڵەیە ئەوە جۆرێکە لە چەقبەستویی کە ئەو میلەتە بەرەو پێش نەڕوە باشە 30 ئەوەندە ساڵە دەرفەت بە حیزبێک درا دەرفەت بۆ نمونە کەسانێک درا یعنی چ وەڵامێکت بۆ خوای پەروەردگار هەیە چ وەڵامێکت لە بەردەم مێژوو هەیە جۆ خۆت لە بەرامبەر خۆشتدا کە ئەو هەموو گرفتە کەڵەکە بوانە دەبینی نەتویست دەرچەیەک بۆ ئەمە بدۆزیەوە نەتویست تۆ ببیە سەبەبی جێڕانەوەی ئازادیەکان سەروەریەکان یا سام و هەیبەتی ئەو هەرێمی کوردستانە کە خوای پەروەردگار بەدەیها نیعمەت بەسەری کردینەوە لەم خاک و وڵاتە ئەوەیە ئەم میلەتە دەنجی ناڕەزایی بەرز بێتەوە ئەم خاک و وڵاتە پڕیەتی لە سامانی پڕ لە گەوهەر لە سەرزەوی و ژێرزەوی بۆ ئاوا بەدەم دوو حیزبەوە وای لێ بکرێ کە خەڵک دڵی بەم خاک و وڵات و هەرێمەش خۆش نەبێ بابەتەکە زۆر بابەتی فراوانتر لە خۆی هەڵدەگرێ پێویستی بە بیرکردنەوەیە پێویستی بە بڕیاری ئازادانەیە و پێویستی بە بڕیاری بوێرانە و جەریئانەیە تاکو لە خەمی ئەوانەش بین کە خۆیان بووینەتە کۆیلەی نەفسی دەرونی خۆیان بۆ حیزبێک لە سێکتەرەکانی دەسەڵاتەوە وابزانە ئیلا دەبی هێزێکی دەرەچی پاڵپشتی بێ ئیلا دەبێ ببێتە ئەڵقە لە گوێی کۆمەڵێک میکانیزم کە نامۆ بە ڕەوشت و ئاکار و بەهاجوانەکانی ئەو میلەتەمان میلەتی ئێمە لە خاک و جوگرافیا و سروشتە گشتیەکانەوە لە چیکەمە بۆ نێینە پێوەری ئەم وڵاتانەی کە سیستەمی خۆیان بۆ خۆیان بەڕێوە دەبن و وڵات و قەواری خۆیان هەیە و دانیشتوان و نەسەمە لە هەموو شتێک هیچ شتێکمان کەم نییە کە ئێمە دەوڵەت و وڵاتێکی سەربەخۆ بین بەڵام بیرنەکردنەوەیە لە گۆڕانکاریەتی عقلیەتی بەڕێوەبردننی ئیدارەدانی وڵات یا لە هەستنەکردنی سۆنگەی هۆشیاری پشتیوانی خوای پەروەردگار لەوە نزیکین کە ئەگەر خەڵک هۆشیاریانە و بەرپرسیارانە بڕیار بدات و بیر بکاتەوە ئینشاءڵڵا گۆڕانکاری گەورە بەڕێوەیە بە ئیزنی خوا. دکتۆر ڕەنگە لە زۆر لایەنەکانە ئێمە بابەتی وشیاریمان بەرگوێ کەوتە بێ و هەمان بێت بەڵام لەلایەنی سیاسی وشیاری سیاسی بابەتێکی کاڵ و کرشە لە کۆمەلگای ئێمەیان تاکەکان زۆر هۆشیاریان نییە لەم بارەیەوە و بەڕێزیشتان زۆر جەختان لەوە کردو ئەمڕۆژیان ێزانم یەکێکە لەو ڕۆژانەی کە ڕۆژی دەنگدانی تایبەتە و ئێمە بەرە و دەنگدانی گشتی شەچین بێگومان وشیاری سیاسی لەم چەند ڕۆژیان لە هەر وشیارێکی تر گرنگترە بۆ تاکەکان لەم بابەتەوە چۆن ئەڕوانی و ئێمە تا چەندێک گرنگە لەم لایەنەشدا کە لایەنێکی گرنگی کۆمەلگای و کۆمەلگا پێک دەهێنێت ڕۆڵمان هەبێت. بەڵێ بەتاکید هۆشیاری لە هەموو بابەتەکان گرینگە و لە هەموو قۆناغەکانی تەمەن گرینگە لێمان ڕنگداتەوە لێمان ببیندرێ و مەدار و مامەڵەی مرۆڤەکان وەکو دەڵێ مرۆڤ تا قسەنەکە پێگە و کەسایەتەکەی دەرناکەوێ ئەیکە هەڵوێستینوان زیاتر سەنجی ئەو کەسە دەردەکەوێ من لەو چەند ڕۆژەی ڕابردوو بەڕاستی چەند کەسم بینیە لە سێکتەرەکانی ئەمنی قسم لەگەڵ کردوون کە بەوەی کە تۆ ئاگاداری دەنگت پارێزراوە ئاگاداری کە تۆ دەکرێت گۆڕانکاری بکەی لەو هەموو گرفتانەی لە وەزارەتەکەی خۆتەوە کۆمەڵێک
ناداتپەروەری بەرامبەر ئێوە کرایە ڕاستەوخۆ گوتیەتی قەناعەتم شتێکە بەڵام هەیمەنەتی دەسەڵات بەسەرمانەوە ئەو هەڕەشانەی بەرامبەر ئێمە کردویانە زۆرێکی دیکەیە یعنی سیر تۆ پلە و پۆستێکت هەیە ئەمانەتی خاک و وڵات نیشتیمان لە ئەستۆی تۆیە بەڵام لەولایە خاوەن ببورن ئەگەر زاراوەیەک بەکاربێنم بەڵام خاوەنی جورئەتێکی ئازادانە و ئازایەنە نییە یا هەندێکیان بە جۆرێک لەوانەیە قەناعەتی وابێ کە دەنگەکەی نەتیجەکەی دیار دەبێت ئەوەش پەیوەستە بە هۆشیاریەک کە سیاست نەهێت وامان لێ بکە حەق و ناحەقمان لێڵ بکە لە بەرچاومان بشێوێنێ ئیدی من هەر لە بابەتی هۆشیاری سیاسیەوە دەڵێم با میلەت هۆشیار بێت لەو بانگەشەی کە دوو حیزبی دەسەڵات یا بەشێکی لە حیزبەکانی معارەزەش کردیان کوا سەرنجمان لە پرۆژە جوانەکان کە خستیانە بەردەست ئەم وڵاتە بەرەو بژانەوەی ئابووری ببن کە دەیەها دەستکەوتی زۆر گرنگمان هەیە کوا ئاراستەکردنی خەڵکیان بەرەو خۆشەویستی بەرەو تەبایی بەرەو دروستکردنی خۆشەویستیان بۆ خاک و وڵات و نیشتیمان بەرەو ڕێزگرتن لە بەشێک دروشمەکانیان هەندێک شتی جوان دەبیندرێ بەڵام ڕێک لە کردارەکانیان پێچەوانی دروشمەکانیش کە بەرزیان کردوتەوە دەبیندرێ بۆیە ئەو بابەتە بەڕاستی هۆشیاری و ئەگەر بچینە نێو هۆشیاری سیاسی حیزبە سیاسیەکان دەبینین زۆر ناهۆشیارانە خەڵکی خۆیان جەماوەری کوردستانیان ئاراستە کردیە و لە بەرامبەر نەیارەکانیشیان لە بەرامبەر کەسێک وەستای وەرە بە تۆ بە پەیوەری یاسایەکانی هەڵبژاردن بجوولەیەوە بە پەیوەرێکی ئەو بانگەشانە بجوولەیەوە کە دەتەوێت میلەت بەرەو پێکهاتەیەکی تەبا ئارام ئاسوودە ببیندرێ یا پێشکەوتن نوێخوازی ببیندرێ لە شێوازەکانی چێبڕچێکانی هەڵبژاردن وەک وڵاتانی دنیا جیهانی کە دەبینن جۆرێک چێبڕچێ دەکەن تەرکیزیان لەسەر وڵات بەرەو موسسە بردنە تەرکیزیان لەسەر دڵخۆشکردنی هاوڵاتیە تەرکیزیان لەسەر پێشکەشکردنی جوانترین خزمەتگوزاریە لە کەمترینی کات بە کەمترینی تێچوو کولفە بۆیە لێرەشەوە گرینگە دیسان من دەڵێم کات لە بەردەستمایە میلەت جەماوەر با هۆشیارانە تەرکیز بخاتە سەر ئەو جۆرە کەسانەی کە بربژێر کراوە نوێنەری تۆ بن بەیانی کە شتێک بۆ خۆی شتێکی لە باردا نەبوو چۆن بەرگری لە تۆ دەکا کە خاوەن مەبدە نەبوو چۆن مەبدەئی تۆی پێدەپارێزرێ کە خۆشەویستی خاک و وڵات و نیشتیمان لە سیما و ڕوخساری نەبیندرا لە هەڵوێستی حیزبەکەی نەبیندرا بەڵکو پێچەوانە خاچیان فرۆشتووە بەڵکو خاوەنی مەبدە و دین نەبوون ئەمڕۆ دێن ئەگەر باسی بۆینمۆنە ئایدایەک بکەین باسی دین بکەین خۆیان پێچەوانەی دین جوڵاونەتەوە ئەو بۆ بانگەشە چەند بابەتێکی ئاینی دێن بەکاردەهێنن بەڕاستی ئەوانە ناکرێت خەڵک لە کۆتایی سەرنجێکەوە هەموو ناحەقیەکانیان لەبیر بچێتەوە. زۆر باشە دکتۆر ئەحمەد دەستەکانت خۆش بێمە کاتمان بە کۆتایی هاو زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد جەمال مامۆستای زانکۆ کەلەمتەوەرە لەگەڵمانە بووی